ئیسرائیل سوپای وڵاتەکەی خستۆتە حاڵەتی ئامادەباشیەوە چاوەڕێیە لە ئەگەری هەر جوڵێکی سەربازی ئەمریکا دژی ئێران گورزی خۆی بوەشێنێت. میدیاکانی ئیسرائیل لە ئازاری چەند بەرپرسێکی ئەو وڵاتەوە بڵاویان کردەوە. ئەمریکا بە ئۆرشەلیمی ڕاگەیاندووە هەر کاتێک بڕیارێک هەبێت بۆ ئەنجامدانی هێرش دژی ئێران ئەوە ئیسرائیلی لێ ئاگادار دەکرێتەوە. بەرپرسانی ئیسرائیل دەڵێن هێرشی ئەمریکا بۆ سەر ئێران لە دواساتەکانی ئیدارەکەی دۆناڵد ترامپ ئەگەرێکی بەهێزە. ئیسرائیل خاوەنی زیاتر لە 176,000 سەربازە، 48 موشک هاوێژ، 6,700 زرێپۆش و 20,200 تانکی هەیە. ژماری فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل 52 فڕۆکەیە، لە کاتێکدا ئێران 550,000 سەربازی هەیە و خاوەنی 130 فڕۆکەی جەنگی، 1428 موشک هاوێژ، 1625 زرێپۆش و 2531 تانکە. پێشتر میدیای ئەمریکا بڵاوی کردەوە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لەگەڵ ڕاوێژکارە باڵەکانی کۆبووتەوە و داوای لێکردوون چەند بژاردەیەک بۆ هێرشکردنە سەر دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران بخەنە بەردەست و لە چەند هەفتەی داهاتوودا هێرش بکەن. لە مانگی ئابی ئەم ساڵدا هەواڵگری ئیسرائیل کوشتنی ئەبوو محەممەد میسری کەسی دووەمی ڕێکخراوی قاعیدەی لە تارانی پایتەختی ئێراندا ڕاگەیاند، بەڵام ئێران ڕەتی دەکاتەوە.